بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حارم لواني هشتم لواني كاين تفسير قرآني بيروز بيم وخزمتان ومبس رزامندي خواهي قوري وهيوادارم اوي ازي سودي لور بقرن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم. بلي خوش ويستان خواهي قوري سبحانه وتعالى شاني حمد سنايا لبر اوي رب العالمين الرحمن الرحيم. خواه سبحانه وتعالى وصف خوي دكات ولي رعيني بالرحمن الرحيم لدواء اوي كوافرمي رب العالمين الرحمن الرحيم ديار وكول بسم الله الرحمن الرحيم باسي الرحمن الرحيم ما انكر كوا هردو دونا ولا ناو بيروزكاني خواي قوران كهردو شان تعبير لرحمتي خواي قورا كان سبحانه وتعالى كبكرتي قتمان الرحمن بلقي لسر الرحمة الواسعة بلقي لسر فراواني رحمتي خواي قورا الرحيم بلقي لسر الرحمة الواصلة أو رحمتيك وخواي قور ديقيني تبندكان ومخلوقاتكان خوي بتايبتي لبو إيمان داران إتر ليرة دا خواي قورا سبحانه وتعالى كأودنا بيروزي دوبارة دكاتو لدواء ويكوافرموي رب العالمين الحمد لله رب العالمين وكزانا دفر مناسبة كأويا كاتكوا خواي قورا سبحانه وتعالى وصف خوي كرب رب العالمين إتر أو عالميني كوا خواي قورا پروردگاريانا هر هموی محتاجن بخواي قورا سبحانه وتعالى خواي قورش لروانقي رحمته وربوبيته صاحب داري وخاوان داريتي عندك سبحانه وتعالى وهروها وكو هندق لزانان دفرمون كاتك وصف خوي ذكا الحمد لله رب العالمين الله فرستراوي بحق تاك فرستراوي بحق وهروا رب العالمين پروردگاري هم جهانيانا بتشي ويك جهانيان بري ودبا لسر اساسي رحمته لسر اساسي أو بري رحمتي فراوان أو رحمتي كواديجيني تبندكاني خوي سبحانه وتعالى الرحمن الرحيم أو پروردگاري كوا خاوني رحمتي چي فراوانو أو رحمتش دقيني ببندكاني خوي أو جا لبردوامي باسي خوي قور سبحانه وتعالى فرمي مالك يوم الدين أو خداي كشاني حمد سنة الله سبحانه وتعالى وصف خوي دكابويك ورب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين مالك يوم الدين خوي قور خاوني أو روجيا كوا روجي سزادانو پاداش دانويا لبروي الدين بمعنى الحساب دي كوا تهر خوي سبحانه وتعالى خاوني أو روجيا ودصلات داري أو روجيا كوا روجي حساب روجي پاداش سزادانويا كوا تلير دا خوش ويستان وكو مناسبي أو آت اللدواي آت الرحمن الرحيم أويك وكو زانان دفرمون كاتك كوا بندا بوشي خوي دناسي هل سرتاي مصحفكي كذيكاتو بسم الله الرحمن الرحيم هر هموي باس لرحمة خواهي قبريه الحمد لله رب العالمين الرحمن الرحيم هر هموي باس لرحمة خواهي قبريه يترلير دالوانيه بندا بشيويك بير بكاتو مادام خواهيك بي خاواني أو همو رحمتو أو همو بزيه برامبر ببندكاني كواتا إنسان هرتيبكا تاو بوشي ليه ذكري لير دا خواهي قبريه فرمي مالك يوم الدين آقا داربه
ڕۆژێک هەیە کەوا ڕۆژی لێ پێچینەوەیە لەو ڕۆژەش خوای گەورە دەسەڵاتدارە و خوای گەورە خاوەنە ئاگادار بە حساب لەگەڵ دەکرێت کەواتە تاوەکو تەوازونێک لە دڵ و دەرونی ئەو بەندەی کەوە ئاتەکان دەخینتەوە دروست بی لە بەینی خەوف و ڕەجا لەبەرەوەی وەکو گوتمان بسم الله الحمد لله رب العالمين بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم زیاتر ئەوەلایەن ڕەجا بەهێز دەکات لە نێو دڵی بەندە بەڵام کاتێک مالکی یەوم الدین ئاگادار بە ڕۆژێک کرد لە پێشە کە ڕۆژی لێ پێچینەوەیە لێرەدا خەوفیش دێتە پێش ئەوەش مەطلوبەکەوە بەندە لە نێوان خەوف و ڕەجادا بژیە ڕەجا و هیوا و ئاواتی بە ڕەحمەتی خوای گەورە هەبێ بشترسێ لە عەزابی خوای گەورە کاتێکەوە سەرپێچی دەکاتن ئیتر ئەوە مناسبەیە بۆ شێوەی باسکرا کەواتە مالکی یەوم الدین ئیشارەتە لە بۆ ڕوکنێکی دیکەی ئیمان ئەویش ئەلئیمان بیلیەوم الآخرە کەوا بەڕاستی ڕوکنێکی زۆر مهم ئەگەر تەماشا بکەی لە قورئانی پیرۆز لە دوای تەرکیزکردن لەسەر ئیمان بالله و وەحدانیەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالا تەماشا دەکەی تەرکیز لەسەر ئیمان بیلیەوم الآخر کرا وەکو زانان دەفەرمون هیچ لاپەڕەیەک نییە لە قورئانی پیرۆز باز لە ڕۆژی قیامەت نەکاوزێ یان بە ئیشارەت یان بە تەفسیل یان بە صریح یان بە کورتی یان بە تەفسیل إلا باسی ڕۆژی قیامەت تێدا وەکو لێرەش دەفەرمی مالکی یەوم الدین لەبەرەوەی بەڕاستی خۆشەویستان زۆر جاران کاتێکەوە بەندە بە کاملی قەناعەت یەقینی بە رب العالمین هەیە سبحانەهو وتەعالا کە تاکە خوایە و تاکە زاتەکەوا شایەنی پەرستنی هەیە بەو پەڕی قەناعەتی قەلبی و عەقلی یەقینی بەوەی دێ بەڵام ئەگەر بێت و تەرغیب و تەرهیبەک نەبی ئەگەر بێت و حساب و لێپێچینەوەیەک نەبی ئەو ئینسانە ئەو قەناعەتە عەقلیە کافی نییە کەوا زەبتی سلوکی بکاتن هەڵسوکەوتەکانی دروست بکا بەو شێوەی کە خوا دەیەوێ بەڵکو لەژێر کاریگەری هەوا و ئارەزوەکانی و لەژێر کاریگەری با بڵێن وەساوسی شەیطان زیاتر بەرەو خراپە دەڕواتن ئیتر ئیمان بە ڕۆژی قیامەت زۆر مهمە بۆی کەوا فعلا لە دوای قەناعەت بە وەحدانیەتی خوای گەورە و قەناعەت بۆی کەوا تەنها ئەڵڵا سوبحانەهو وتەعالا شایەنی پەرستنە زۆر مهمەکەوە یەقینیشی بە ڕۆژی قیامەت هەبیتن تاوەکو ئەو یەقینە وای لێ بکاتن کە حساب لە بۆ هەڵسوکەوتەکانی بکە کە دەزانی ڕۆژێکی لە پێشە حساب لە بۆ هەڵسوکەوتەکانی دەکرێت فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره حساب مثقال ذرەی لەگەڵ دەکرێت لە چاکە و لە خراپەکان خوا پەنامان بدە کەواتە ئەو ئاتە لە دوای ئەو ئاتەکانی تر کە هاتیە لە بۆ ئەوەی خەوف و ڕەجا تەوازنی هەبی لە ناو دڵ و دەرونی ئەو بەندەیە بەڵێ مالکی یەوم الدین وەکو گوتمان کە خوای گەورە مالیکە و هەروها بە قیراءەیەکی دیکەش هاتیە کەوا مەلیکە مەلیکی یەوم الدین مەلیک دیارە جیاوازیەت لە نێوان ئەو دوو لەفظە هەیە دیارە ئەویان مالیک ئەلیفەکی زیاد وەکو زانایان دەفەرمون خوێندنەوەی ئەو قیراءەی خێری زیاترە بە حرفێک کەوا هەر حرفێک دەخێرە ئیتر وەکو مانا و واتاش هەردوو مانا واتا یەکتری تەواو دەکەن خوای گەورە هەم مالیکی یەوم الدینە هەم مەلیکی یەوم الدینە مالیک وەکو زانایان دەفەرمون بە صاحبی مولک دەگوترێ مالیک صاحبی مولک واتە بضم المیم مالیک ئەو زاتەی کەوا مالیکە و مولکی هەیە و دەتوانیت تەسەڕف لە مولکی خۆی بکە و هەروها مەلیک ئەو زاتەی کەوا صفەتی میلکی هەیە بکەسری المیم واتە دەسەڵاتدارە کەواتە فەرمان دەردەکا و هەروە فەرمان دەکا و شتانێک قەدەغە دەکا ئیتر خوای گەورە هەم مالیکە و هەم مەلیکیشە سوبحانەهو وتەعالا تەماشا دەکەی لە دنیادا کەسانێک مالیکن بەڵام مەلیک نین وەکو هەرێک لە ئێمە مالیکی ئەو چەند شتێک کە خوای گەورە پەیداوین مالیچین خاوەنین بەڵام مەلیکیش نین بەڵام کەسانێکیش هەیە دەسەڵاتدارن مەلیکن بەڵام مالیکی هەموو شتێکیش نین بەس فەرمان دەکەن بەڵام ذاتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا هەم مالیکە هەم مەلیکە سوبحانەهو وتەعالا هەم مالیکە هەم مەلیکە بە تایبەتی لە ڕۆژی قیامەت لەبەرچی لە ڕۆژی قیامەت لێرەدا خۆ لە دنیاشدا خوای گەورە هەم مالیکە و هەم مەلیکە لە دنیاشدا خوای گەورە بەویستی خۆی سوبحانەهو وتەعالا
ئیزنی لەسەر بووە بەشێک لە مولک بدرێتە بەشێک لە بەندەکانی ئەوەی کە خوا دەیە سوبحانه وتعالى بەشێک لە دەسەڵات بدرێتە بەشێک لە بەندەکانی و دەسەڵاتیان پێدەبەخشی هەمووی لە بۆ تاقیکردنەوە ئیبتیلایە کەواتە لە دنیاشدا مالیک و مەلیکی ڕاستەقینە تەنها الله سبحانه وتعالى بەڵام لەبەر ئەوەی لە دنیادا مالیک و مەلیک هەن کە خوای گەورە بە دەسەڵات خۆی هەندێک لە مولکی خۆ و هەندێکی لە مولکی خۆی و لە دەسەڵات تەسلیمیان کردێ لە مدەیەکی محەدەدی دیاریکراو لە بۆ تاقیکردنەوە بەڵام لە قیامەتدا بە هیچ شێوەیەک هیچ کەسێک مالیک نامینێ هیچ کەسێکیش مەلیک نامینێ تەنها ذاتی الله نەبی سبحانه وتعالى وەکو خوای گەورە فەرمووی لمن الملك اليوم لله الواحد القهار لەو ڕۆژەدا چێ مولکی بەدەستە چێ خاوەنی دەسەڵاتە تەنها الله سبحانه وتعالى وهروها لمالكيتيج يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله لو رجدا هیچ کەسێک هیچ شتێکی پێ ناکرێ و دەسەڵات و خاوەندارێتی هیچ شتێکی نییە لە بۆ کەسێک بکە تەنها و تەنها هەر هەمووی لەژێر دەسەڵاتی خوایە سبحانه وتعالى وەکو لەو حەدیثەشکەوە ئیمامی بوخاری و مسلم و وهروە ئەبو داود و ابن ماجە دەجێڕنەوە عەبدوڵای کوڕی عومەر خوای گەورە لە خۆی لە بابی ڕازیبی دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لەسەر مینبەر ئەو ئاتەی خوێندەوە لە سوورەتی الزومەر وما قدر الله حق قدره والأرض جميعا قبضته يوم القيامة والسماوات مطويات بيمينه سبحانه وتعالى عما يشركون كواتا كسانێکی بێباوەڕ ئەو قەدر و عەظەمەتەی کەوا لائقە بە خوای گەورە و پێویستە بڕیاری بدەن بەندەکان لە بۆ خوای گەورە کەسانێکی بێباوەڕ بڕیاری نادەن لە کاتێکدا ئەو الله سبحانه وتعالى هەر هەموو زەوی لەناو دەستی اللهە سبحانه وتعالى و هەروەها ئاسمانەکانیش دەپێچیتەوە بە دەستە ڕاستی سبحانه وتعالى بەڵێ دەفەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئاتەی خوێندەوە لەسەر مینبەر أو فرموي يطوي الله عز وجل السماوات يوم القيامة ثم يأخذهن بيده اليمنى خواي گەورە ئاسمانەکان دەپێچێتەوە ڕۆژی قیامەت بەدەستە ڕاستی وهروها ثم يطوي الأرضين أو زەویەکان دەپێچێتەوە وەکو لە ئاەتی شاتێکەوە خواي گەورە زەویش بە حەفت زەوی لە وەصف دەکا أو لە پاشان دەفەرمی ثم يقول أنا الله أنا الملك أين ملوك الأرض أين الجبارون أين المتكبرون سبحانه وتعالى حتى كوصف پیغمبرك صلى الله عليه وسلم دفرمي أو هالي قال دهجا خريق بو لسر من بركي دمانقو بردبيتو سبحان الله إتر بەڵێ خوای گەورە بەو شێوەی کەوا لە ڕۆژی قیامەت دا هەر هەموو بەندەکان بە زەلیلی وەستاینە بەو شێوەیە دەفەرمی ئەنا الله ئەنا المەلیک هەر ئەو مەلیکە سبحانه وتعالى کا ئەوانەی دەسەڵاتداری دنیان کا ئەوانەی کەوا لە دنیادا زوڵمیان لە خەڵکی دەکرد ئیتر بەو شێوەیە خوای گەورە سبحانه وتعالى مالکی یەومی الدینە ومەلیکی یەومی الدینە ئەوجا لە دوای ئەوە کاتێکەوە خوای گەورە سبحانه وتعالى هەتاکو ئێرە فێری کردین کەوا بەو شێوەیە حەمد و سەنای خوای گەورە بکەین بڵێن الحەمد لله ئەوجا وەصفی بکەین بە رب العالمین الرحمن الرحیم مالکی یەومی الدین ئەوجا لە دوای ئەوە إياك نعبد وإياك نستعين إياك نعبد وإياك نستعين کەواتە پێش هەموو شتێک ئەوە خوای گەورە فێرمان دەکا بەو شێوەیە لە سەرەتای دوعاکانمان تەحمید و تەمجیدی خوای گەورە بکەین و وەصفی خوای گەورە بکەین سبحانه وتعالى ئەوجا داواکاریەکەی خۆمان پێشکەش بکەین إياك نعبد وإياك نستعين ئەوجا لە دوای ئەوەش تەوەسل بکەین بۆی کەوا خوایە تەنها و تەنها عیبادەتی تو دەکەین و خوایە تەنها و تەنها داوای یارمەتی لە تو دەکەین لۆیە هەموو ئەو پێشە چێلۆچیە اهدنا الصراط المستقيم کەواتە تەوەسل دەکەین بە ئەسما و صفاتەکانی خوای گەورە تەوەسل دەکەین بە عیبادەتکردنی خۆمان لە بۆ ذاتی ئەڵڵا بە تاک و تەنیا و هەروەها داوا دەکەین خوای گەورە یارمەتیمان بدا لە بۆ ئەو عیبادەتە ئەوجا ئەوانە هەمووی تەوەسلن لە بۆچی لە بۆ اهدنا الصراط المستقيم یا ربی خوای هیدایەتمان بدەی لە بۆ صراط المستقيم
بەڵێ کاتێکەوە جا بەو شێوەیە فێرمان دەکە بڵێن ئیاکە نعبود، ئیاکە نعبود واتە تەنها و تەنها ئەتوو دەپەرستین. خوای گەورە بەو شێوەیە فێرمان دەکە ئیاکە نعبود، نافەرمی بڵێن نعبودکە ئیاک. و ئەسڵ لە زمانی عەرەبیش ئەوەیە کەوا فعل بێ فاعل بێ ئەو جا مەفعول بێ. طبعا نعبود فعل فاعلة، إياك مفعول كيتي. أصل لزمان عربي أو هاي فعل فاعل أو جا مفعول. بەڵام کاتێکەوە مەفعول بە پێش دەیەخسترێ وەکو ئێرە ئیاکە نعبود کە ئیاکە مەفعولەکەیە، وەکو زانایان دەفەرمون مەبەست تێیدا چییە؟ تاوەکو تێمان بگەینی تەنها و تەنها لە بۆ حەسرە تەنها و تەنها ئەتوو دەپەرستین. چکە ئەگەر بڵێین نعبودکە ئیاک واتە ئەتوو دەپەرستین احتیمالی وهەیە غەیری توش بەرستین والعیاذ بالله. بەڵام کە فێری کرێم بڵێ ئیاکە نعبود واتە تەنها و تەنها دەپەرستین غەیری تو یەک زەڕە عیبادەتیشی لۆ ئەنجام نادەین. ئیاکە نعبود و هەروها و ئیاکە نەستەعین، تەنها و تەنها داوای یارمەتی لە تو دەکەین. بەڵێ خۆشەویستانی تر لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو ئاەتە و زیاتر باسی لێوە دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله